سڵاوتان لێبێ بەڕێزان. ئایا پێشادەکانی ئێستای عێراق ئەوەمان پێ دەڵێن کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بەرەو چارەسەر دەڕۆن یان بە پێچەوانەوە ئاڵۆسر دەبن؟ ئایا کڕیزی ماڵی کورد لە بەغدا بەدی کراوە یان تەنها ڕستەیەکی سیاسیەکانە بۆ میدیاکان؟ درێژەکێشانی ناکۆکیەکان و کاردانەوەکانی ئاماژەیەکە بۆ ئەوەی لایەنە سیاسی کوردەکان دەبێت گۆڕانکاری بەسەر سیاسەتەکانیانەوە بهێنن لەگەڵ بەغدا بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە هەواڵ کوێستانی ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان لەگەڵماندایە. بەخێر بێ کاکەڤاڵ. زۆر سوپاس. کاکەڤاڵ، نوێترین پێشهادی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا هەموارکردنەوەی یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بوو. پێت وایە پرۆسی دەنگدان لەسەر ئەم یاسایە لە پەرلەمان ئاسایی و یاسایی بوو یان خاڵێکی تری ناکۆکی نێوان هەولێر و بەغدا بوو؟ من پێم وایە دەنگدان لەسەر یاسای کۆمیسیۆن دەنگدانێکی زۆر پەشێوا و شێوا و زۆر شڵەژاو بوو. سەرۆکایەتی پەرلەمان کە بڵێ نوێنەرایەتی ئەو سێلانەی تێدایە کە بە توندی دژایەتی ڕەتبوونی ئەو یاسایان دەکرد، دژایەتی زیادبوونی ژمارە ئەندامانی کۆمیسیۆنیان دەکرد لە 9 بۆ 15، ئەوان لە دەرفەتی گونجاودا ئەو یاسایان خستە بەردەمی پەرلەمان بۆ دەنگدان، چونکە ئەو یاسا چەند هەفتەیەک پێشەوە ئامادە بوو، هەموو جارێکش دەخرایە بەرنامەی کاری پەرلەمانەوە بۆ ئەوی دەنگی لەسەر بدرێ. بەڵام سەرۆکاتی پەرلەمان کە سەیری تەرازووی هێزەکان یا هاوسەنجی دەنگەکانی یان هاوسەنجی پەرلەمانتارانی دەکرد لەوێدا کە سەیری دەکرد ئەو ڕۆژە لە قازانجی ئەوان نییە بخرێتە دەنگدانەوە و ڕەنگە یاساکە دەنجی لەسەر بدرێ نانەخستە دەنگانەوە. بەڵام ئەو ڕۆژەی کە زانیان دەتوانیویانە هەموو یا زۆرینەی ئەندام پەرلەمانەکانی خۆیان ئامادە بکەن لە پەرلەمانە ئەو ڕۆژە خستیانە دەنگدانەوە. بۆیە من پێم وایە ئەمە بۆ خۆی شێوازێکی نایاسایی بوو لە بەڕێوەبردننی جەلسەی ئەو ڕۆژەدا. اینجا گومانی زۆریش هەبوو لەوەی دوایەوەی کە ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتاران لە هۆڵی پەرلەمان چوونە دەرەوە، گومانی زۆر هەبوو لەوەی کە ڕێژەی یاسایی لە ناو پەرلەمانە مابێ کە دەنجیان لەسەر یاساکەدا، چونکە ئێمە کە هۆڵی پەرلەمانمان بەجێهێشت پێمان وابوو زۆرینە هۆڵی پەرلەمانیان بەجێهێشتە و کەمتر لە ناو پەرلەمانە ماون و هەر بۆ ئەوەش دواتر ئێمە داوای سیدیەکانمان کردووە لە دایرەی ئەلامی پەرلەمان بۆ ئەوەی بە وردی تەدقیقی ژمارەی ئەندامانی ناو هۆڵەکە بکەین و ژمارەی ئەو خەڵکانش کە دەنجیان داوە یا دەنجیان نەداوە. تا ئێستا ئەمە بڵێن ئەم تەدقیق کاریە نەکراوە، ئەجینا من پێم وایە ئەمە کێشەیەکی زۆری بەدواوە دەبێت. ئەوەی ناڕوون بوو بۆ هاوڵاتیان تەنانەت ئەگەر بە شێوەیەکتر باسی کەین وەکو قازانجێک یان زیانێک بۆ لایەنە کوردیەکان 9 ئەندام زیان بوو یان قازانج بوو یان 15 ئەندام، کامیان زیاتر؟ ئەو لایەنانەی کە دژی 15کە بوون پاساویان یا بیانویان ئەوە بوو کە ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە هەموو دەسەڵاتەکان یا زۆرینەی کۆمیسیۆن بکەوێتە دەست دەوڵەتی یاساوە ئەو کۆنتترۆلی کۆمیسیۆنەکە بکە. ئەمە پاساوی دیاری ئەوان بوو. پاساوێکی تریان کە گوایە ئەمە دەبێتە بە فیڕۆدانی سەروەت و سامانی خەڵکو و وڵات. بەڵام هەردوو پاساوەکە لە جێگەی خۆیدا نەبوون، چونکە ئێمە سەروەت و سامانی وڵات ئەوەندە بە کەناڵی گەندەڵیدا بەهەدەر دەدرێت کە هیچ ڕێگریەک یا لێپرسێنەوەیکی لێ ناکەین. ئێمە هاتوین لەسەرەوەی کە 6 ئەندامی کۆمیسیۆن زیادە بێ، ئەمە ئەبێتە بە فێڕۆدانی سەروەت و سامان. من پێم وایە جارێکی تریش باسم کرد مەسرەفی 6 کۆمیسیار بەقەد مەسرەفی کڕینی دەبابەیەک نییە لە ساڵێکە. ئەمان بۆ ڕەنگە دەبابەکە بۆ نائاساییشی یا بۆ تێکدانی سەلامەتی و ژیانی خەڵکیش لە ئەنجام دەبێت. مبڕی لایەنەکان کە ژمارەی ئەندامەکان زیاد بکرێت تەنها لەسەر بنەمای محاسەسە بوو یان هۆکاری تر هەبوو؟ اینجا من ئەگەر یەک لەحظە ئیجازەم بدەیت، اینجا 15کە ینی من پێم وایە لە 15کەیە بە پێچەوانەوە مەجای کۆنتترۆلکردنی لایەنێک بۆ کۆمیسیۆن زۆر زۆر کەمە بێتەوە، لە 9کە مەجای کۆنتترۆل زۆر زۆرە، چونکە لە 15کەیە ڕێژەی دەنگدان لەسەر هەر بڕیارێک یا لەسەر هەر شتێک ئەبێ بە 2 لەسەر 3 بێ، واتە ئەبێت 10 کەس لەو کۆمیسیارانە دەنگ بە شتێک بدەن یا ڕێگری لە شتێ بکەن بۆ ئەو شتە سەر بگرێ یا ڕێگری لێ بکرێ. ئەگەر هەر لایەک بیاوێ کۆنتترۆلی ئەم دەنگدانە بکە بۆی ناکرێت، چونکە کۆکردنەوەی دەنگ لە ژێر چەتری لایەنێکە زۆر زۆر زەحمەترە لە کۆکردنەوەی 5 دەنگ لە ژێر چەتری لایەنێکە. ئەمە لە لایەکی ترەوە ئەگەر بوو بە 15 ئەندام سەرۆکی کۆمیسیۆن لەگەڵ جێگرەکەی لەگەڵ مدیری دایرەی تەنفیزی هەموو ئەوانە بە 2 لەسەر 3 دەنگ هەڵەبژێرێن، نەک بە نیوە زایدیەک. هەروە سەرۆک و جێگر و
هینیش بەڕێوەبەری دایرەی تەنفیزیەکە دیسان ئەوانیش کە هەڵەبژێرێن بۆ ماوەی 1 ساڵ ویلایەتیان هەیە دوای ساڵەکە بۆ کۆمیسیۆن هەیە بۆیان نوێکاتەوە یا کۆتایی بە تەمەنی ویلایەتیان بێ سەرباری ئەوانش لە 15ەکە شێوازێکی فراوانتر لە دیموکراسی پەیڕەوە کرا چونکە خەڵکێکی زۆرتر بەشداری دەنگدان و گۆڕینەوەی بیرروڕایە کرد هەروە نوێنەرایەتی هەموو پێکاتەکانی تێدا دەبوو کەس ئقسانە دەکرا هیچ لایەنێکی سیاسی یا پێکاتەیەکی دینی یا نەتەوایەتی جێگەی مەسیحیەکانی بەبێ مشکلە تیابەوە جێگەی تورکمانی تیابەوە جێگەی ژنی تیابەوە و جێگەی کوتلە بچووکەکانیشی تیابەوە ئێمە هەر لە ئەوڵەوە لەگەڵەوە بووین کە ئەم کۆمیسیۆنە با لەسەر ئەساسی میهنی بێ با لەسەر ئەساسی بێلایەنی و لەسەر ئەساسی نەزاهەت و لەسەر ئەساسی کەفات و ئەزمموی کۆمیسیاران بێ دوور بێ لە تەسیری حیزبی یا بارگاویکردنی بە سیاست بەڵام بەداخەوە نەکرا لە عێراق تا ئێستا سیستم هەر سیستمی محاسسەی حیزبیە اینجا کە محاسسەی حیزبیش بێ ئێمە لەگەڵەوە دانین ئەم محاسسەیەتە نابۆ چەند حیزبێکی کەم بێ و کۆنتترۆلی هەموو شتێ بکەین بۆ ئەوەی هەموو لایەک بەشدار بن پێت وایە ئەمە هۆکار بوو کە مەسیحەکان وا سێری دەکەن تەنانەت هاوپەیمانی کوردستانیش بۆ تۆمەتبار کراوە کە مەسیحەکان ئەقسا کراون بەو شێوە ئەوان سێری ئەم یاسایە دەکەن کە لەسەر بنەمای محاسسە سێری دەکەن ئەوانیش ئەوان مەسیحی بڵێ مەسیحیەکان ئەگەر وەکوتم ئەگەر 15 وایە بە ئاسانی بەبێت کێشە مەسیحەکان هاتنە ناو ئێستا ئەم کۆمیسیۆنە پێویستە تورکمانی تێدا بێت چونکە تورکمانی یەکێکە لە پێکاتە سەرچەکانی عێراق مەسیحیش یەکێکە لە پێکاتە گرنگەکانی عێراق لەبەرەوە ئەبوایە هەردوو لای تیابن ئێستا ئەبێ لایەکیان ئیقسا بکرێ و لایەکیان بمێنێت کە ئەمە زوڵمێکی گەورەیە یا ناداتپەروەرێکی گەورەیە ئەکرێ لە پێکاتیەکی سەرەکی لە عێراقدا ئەوەی کە پەیوەندی بە مەسیحیەکانەوەیە ئەوەیە ئەگەر مەسیحیەکان بڵێن هۆکاری قساکەی بۆەوە جێڕنەوە کە بۆ ئەو محاسسە حیزبیە بۆ ئەو ڕێگریە لەوەی کە ببێ بە 15 هەر بەڵام شتێکی ترێکە لە قازانجی مەسیحیەکانە بڕیارێکی دادگای فیدراڵی هەیە کە ئەڵێ ئەبێ مەسیحیەکان نوێنەرایەتیان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانە هەبێ ئەمە لە قازانجی ئەوانایە من پێم وایە ئەبوایە سەرۆکایەتی پەرلەمان یان لایەنە حیزبیەکان کە کاریگەریان هەبوو لەسەرەوەی کە نۆیەکە بچەسپێ و 15ەکە نەچەسپێ ئەبوایە ئەوان ئەوە لە بەرچاو بگرن کە دوورنی ئەم یاسایە کاتێ تانی لێ ئەدرێوە چێتە بەردەمی دادگای فیدراڵی جارێک چیتر لەسەرمە بگەڕێتەوە دیارە بڵێن هۆکاری تری زۆر هەن لەلایەن ئێمەوە بۆ تەعان لێدانی کە ئەمانش هەمووی ئەگەری ئەوە زیاد دەکەن کە ڕەنگەم کۆمیسیۆنە بەم ئەم یاسایە بەو شکڵی کە ئێستا هەیە ڕەت بکرێتەوە بڵێ کاکەڤاڵ زۆر جار لە هەرێمی کوردستان بەس لە یەکڕیزی ماڵی کورد دەکرێت لە بەغداوە پێویستی ئەو یەکڕیزیە بەڵام بۆ لە دەنگدان لەسەر ئەم یاسایە ئەو یەکڕیزیە بەدی نەکرا پێت وایە بۆ هۆکارەکەی چی بووەوە من پێم وایە ئەم یاسایە یەکێکە لە یاسا هەرە گرنگەکان کە هاتوۆتە پەرلەمانی عێراقی و پەیوەندێکی زۆر ڕاستەوخۆ و ژیانی هەیە بەو لایەنە سیاسیانەوە کە ئێستا کۆنتترۆلی کۆمیسیۆنیان کردووە یا لە دەورەی پێشوە کۆنتترۆلی کۆمیسیۆنیان کردبوو کە لەمە و دوژ ئایانەوە کۆنتترۆلی بکەنەوە چونکە ئەمە پەیوەندی بە ئایندە و بە شێوازی حکومڕانی ئەوانەوەیە مادەم لە عێراقا لەم قۆناغی ئێستا مەسلەی هەڵبژاردن و هاتن بۆ سەر کورسی حکم یا بەشداری لە حکومڕانی لە ڕێگەی سنووقی دەنگدانەوەیە بۆیە هەر لایەنە کە ئەوەنەی بتوانێت هەوڵەدا لەو کۆمیسیۆنە شوێن پێی خۆی قایم کە بۆی بتوانێت زەمانەتی هاتنەوە سەر حکمی خۆی یا بەشداری خۆی لە حکمی ئایندەی عێراقا بکە ئەمە بڵێن ئەمە خاڵێکی گرنگە ڕەنگە هەموو حیزبێک ئەو حەقە بە خۆی بدا بەڵام نابێ ئەو حەقە لەسەر حیسابی پێکاتەکانی تر بێ نابێ لەسەر حسابی دادپەروەری بێ نابێ لەسەر حسابی پرۆسی دیموکراسی بێ لە عێراقدا نابێ ئەمە لەسەر حسابی سازشکردن بێ لە بینی ئەو لایەنانە بۆ ئیقساکردنی لایەنێک یا بۆ ڕێگرتن لە بەشداربوونی پێکاتێک لە پێکاتە سەرچیەکانی عێراق ئەمە من پێم وایە ئەگەر لایەنە کوردیەکان هەرچەنە لایەنە کوردیەکان جگەل لە پارتی لایەنەکانی تر هەمومان لەگەڵ ئەوەدا بووین کە 15 ئەندام بێ نەگنۆ بێ من پێم وایە ئەگەر هەمومان لەسەر ئەوە یەکدەنگ بووینە 15ەکە ئەڕۆی و مهێنێتی تێدانیەوە خۆتەڵی ئێوە داواتان کردووە کە لەسەر ئەساسی مهێنێت بێ ئەم بەڵام لەسەر ئەساسی میهانیت نەکرات بۆچی نەکرا لەبەرەوە هەر حیزبە ئەوێ نوێنەرەکەی خۆی لەوێ دانێک نەک نوێنەرێک دانێک کە سربەخۆ و میهنی بێ ینی بەڵگەشت بۆ ئەوە کە حیزبەکان ئاوایان کردووە نەک حوسە ببورە 1970
1970 کاندید نەک کاندید 1970 کەس داخوازینامەیان پێشکەش کرد بۆ ئەوەی ببن بە ئەندام لە کۆمیسیۆنی گۆڕانیش ئامانجی هەبوو کە ئەندامی هەبێ بەڵێ اینجا لەو 1970 کەسە کە داخوازیان پێشکەش کردو دوای ئەوەی هەڵبژێر کراون و تەتڵە کراون 1000 کەسیان لێما بۆ دوای هەزارەکە وردە ئەوەی کە پێڵن شۆرلیست کورت کرانەوە بوو بە 60 لە دوای 60ەکە کران بەسی ئێمە لە ئەخیر ڕۆژی دانیشتنی پەرلەمانە کە دەنگ لەسەر ناوەکان درا 30 ناومان بۆ هاتبوو کە لەوە 30 ناوە کۆمیسیارەکان هەڵەبژێرن نوێیەکە هەڵەبژێرن بەڵام ئەو نۆ ناوەی کە پارتەکانی با بڵین لە دەسەڵاتان ئانەویست پێشنیاریان کەن بۆ دەنگ لە سەردان ئەو نۆناوانە بوون لەلایەنە و حیزبانەوە کە لە بیدایەتی پرۆسەی پێشکەشکردنی داخوازینامە بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەو ناوانە ناویانە هات چ لەلایەن پارتیەوە چ لەلایەن یەکێتیەوە چ لەلایەنە عەرەبیەکانی وەکو دەوڵەتی یاسا وەکو لستی عێراقیە سەدرەکان مەجلیسی عەلا هەموو ئەو ناوانە بوون کە لە یەکەم ڕۆژی تەقدیمکردنی فۆرمەکانەوە ناویانە هات بۆیە ئەوان پێشوەخت بڕیاریان داوە کە ئەمانە ئەندامی کۆمیسیۆنە بن ئەوەی کە کراش ینی پێشوەخت ئەوەیە کە وەکو کۆمیسیۆنی پێشتر ئەندامەکان وەکو خۆیان دەبوون یان پێش ئەم پرۆسە من مەبەستەکەم چییە مەبەستەکەم ئەوەیە ئێمە هەرچەندە ئەمانەویست لەسەر ئەساسی میهانی و لەسەر ئەساسی نەزاهەت و بێلایەنی بێ بەڵام لەبەرەوەی حیزبەکان کە نوێنەری خۆیان ئەبێ لەو نۆ کورسیە پێشوەخت ئەندامەکانی خۆیان هەڵبژاردووە پێشوەخت بڕیاریان داوە کە فڵان و فیسار نوێنەری ئەوان ئەبن لە کۆمیسیۆنە من مەبەستەکەم ئەوەیە یان مادە من بڕیارە پێشوەختە هەیە ینی کەواتە مەسەلەکە محاسەسەی حیزبیە مادە محاسەسەی حیزبیش بێ لایەنە میهنیەکە لەبەر چاو ناگیرێ ئێمە ئەڵین با میهنی بێ بەڵام کە میهنی نابێ وەکو ئەوەی ئیشارەتم پێدا با ئەگەر محاسەسەی حیزبیژە بێ بە هەموو لایەنەکان پشتیان هەبێ لەو محاسەسەیەدا ئەگە بگەڕێم بۆ پرسیارە یەکڕێزی لایەنی کوردی یەکڕێزی ماڵی کورد لە یاسایکی ئاوا پێت وایە مەحاڵە بەدی بکرێ لەبەر بەرژەوەندی هەر لایەنێک نەناگەر بەرژەوەندی حیزبی تەسک لە بەرچاو نەگیرێ هیچ مەحاڵ نییە زۆر ئاسانە کە ئەگەر بەرژەوەندی گشتی خەڵک لە بەرچاو بگیرێ ئەگەر بەرژەوەندی و تەباوی یەکڕیزی لایەنە کوردیەکان لە بەغا لە بەرچاو بگیرێ زۆر بە ئاسانی ئەمان توانی ڕێکەوین لەسەر پانزەکە ئێمە سەبارەت بە هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان لە پرۆسی دەنگدانەکە ئێوە چۆنی دەبینن ئەو هەڵوێستی یاخود زانی ئێمە لە ڕاستیدا مەسلەی گۆڕینی نۆ ئەندام یا زیادکردنی نۆ ئەندام بۆ 15 ئەمە پرۆژە و پێشنیاری فراکسیۆنی گۆڕان بوو لە بەغا ئێمە ئەم پرۆژەیەمان پێشکەش کرد و لە ئەنجامی هەوڵی زۆری فراکسیۆنەکە تواندرا قەناعەت بە زۆر لایەنی سیاسی لە عێراقا بکرێ و بەلایەنە کوردیەکان بکرێ کە 15 لە قازانجی هەموو لایەنەکان و لە قەناعەتیان پێ بکە فراکسیۆنی گۆڕان من ئەڵێم فراکسیۆنی گۆڕان لە ئەنجامی هەوڵێکی زۆریدا توانی قەناعەت بەو لایەنانە بکە مەسەلەن دەوڵەتی یاسا بیریان لاوە ناکردەوە بێتە 15 ئەندام پارتی دیموکراتی کوردستان بۆ تەنیا پارتی نا هەموو لایەنەکان فراکسیۆنی گۆڕان و لەگەڵ نوێنەرایەتی گۆڕانیش لە بەغدا پەیوەندیان کرد بە هەموو لایەنە بەشدارەکانەوە لە پرۆسی سیاسی لە عێراقدا بۆ ئەوەی بۆیان شەرحکەن وچە نەزەری فراکسیۆنەکان بۆ شەرحکەن یایی بزوتنەوەکان بۆ شەرحکەن کە ببێ بە 15 لە قازانجی هەموو لایەکدایە ئەمە وای کرد دەوڵەتی یاسا کە پێشتر بیریان لە 2 ئەندامە کردەوە یا لە 9 کردەوە ئەوانش قەناعەتیان هێنا بۆی کە ببێ بە 9 ئەندام چونکە 9 ئەندام بۆ ببێ بە 15 ئەندام ببوورە چونکە 15 ئەندام بۆ ئەوانش کۆمەڵی کێشەی چارەسەرە کرد ئێستا دوای دەنگدانەکە ئەو دوو کاندیدێک کە لە دەوڵەتی یاسان هەردووچیان سەر بە حیزبی داوەن حزبی داوە تەنزیمی عێراق زۆر دژی ئەوە ناڕازین بۆی کە نوێنەرێکی ئەوانی تێدا نییە ئەمە کێشەی بۆ ئەوانیش حەلە کرد مەبەستمەوەی کێشە ناوخۆیەکانی ئەوانشی چارەسەرە کرد بۆ لستی عێراقیە کە ئەمە وای کردو دوور نییە لستی عێراقی تووشی پەرتەوازەیەکی زۆر بکە چونکە ئەو دوو کاندیدەی یا ئەو دوو کەسێک کە دەنجیان لەسەر درراوە لە ناو لستی عێراقیە هەردووچیان نوێنەری شاری یا پارێزگای ئەنبارن پارێزگاکانی نینەوا و سەلاحەدین و کەرکووک و دیالە بێبەشن لە نوێنەرایەتیە لە کۆمیسیۆنە ئەمە ناڕزایەتێکی زۆری دروست کرد لە ناو لیستی عێراقیە تەنانەت ئەنجومەنی پارێزگای تکریت دەدوای کەرکووک دەبوو ئەندامی هەبێ لەبەر گرنگی مادەی 140 بەدڵنیایی دەبووە کەرکووک نوێنەری هەبێت و ئێستا ڕەنگە
حەزەکەی دواتر دێمە سەر ئەو بابەتە ویستم ئەمە تەواوکەم پرسیارەکەم وڵامێکم دەست نەکەوت بۆ دەگەڕێمەوە پرسیارەکە بەڵام حەزەکەم قسەی بکە بۆی گەڕێ بۆ پرسیاری پێشوو باشە ویستم ئەوە بڵم کە ئەنجومەنی پارێزگای سەلاحەددین داوایان لە سەرۆکی کۆمار کردووە بە ڕسمی داوایان لێ کردووە کە دەخالەت بکە بۆ هەڵوەشانەوەی ئەم دەنگدانە چونکە ئەمە ئیقساکردنی نوێنەراتی کۆمەڵی پارێزگای عراقی تێدا دەبیندرێ و بە شێوەیەکی دادپەروەرانە نوێنەراتیەکە لەوێدا ڕەنجی نەداوەتەوە یعنی ئەمە من مەبەستمەوەی کێشەیەکی زۆر بۆ هەموو لایەنەکان دروست دەکە و بۆ لایەنی کوردیش بە ئەکیدی ئەمە کێشە دروست دەکات چونکە ئەگەر ڕێککەوتپین لەسەر 15 ئەندامەکە نوێنەراتیەکی ئۆپۆزیسیۆنی تێدا دەبوو سەرباری ئەوەی نوێنەرایەتی ژنی تێدا دەبوو نوێنەرایەتی مەسیحی بەبێ کێشەتیا ئەبوو نوێنەرایەتی حیزب بچووکانی تێدا دەبوو ئەمە وای دەکرد ڕنگدانەوەیەکی زۆر ئیجابی لەسەر پەیوەندیەکانمان هەبێت لە کوردستانیش ینی ڕنگدانەوەی ئیجابیتری دەبوو لەسەر ئایندەی ئەو پرۆژە یاسایانە و بڕیارانەی کە دێنە پەرلەمان و پەیوەندیان بە کوردستان و بە جوزئیاتی هەرێمی کوردستان بەڵێ کاکەڤاڵ من ئەو پرسیارە مەبەستم ئەو بە ڕوونتر جەنابەت لە وتارێکدا کە نووسیوتە ڕەخنەت لە پارتی دیموکراتی کوردستان گرتووە وەکو هەڵوێستی ئەوان لە پرۆسی دەنگدانەکە بۆیە ئەو پرسیارم کرد ڕەخنەکەی ئێوە زیاتر چییە وەکو فراکسیۆنی گۆڕان ڕەخنەکەی ئێمە وەک چۆن هەوڵماندا لەگەڵ لایەنە عەرەبیەکان قەناعەتیان پێ بکەین بۆ ئەوەی ببێ بە 15 لە قازانجی هەموو لایەک و لە قازانجی پرۆسی دیموکراسیشە بە هەمان شێوەش هەوڵی زۆرماندا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی قەناعەت بکەن کە 15 ئەندامەکە لە قازانجی کوردیشە لە قازانجی مادەی سەوچلیشە بۆ لە سەرێکی ترەوە لە سەرەتادا لەو کۆبوونەوەی کە نوێنەرایەتی لایەنە سیاسیەکانی کورد بەشدار بوون لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێم ببوورە لەگەڵ نوێنەری لایەنە سیاسیەکانی تر هەم بەڕێز کاگنی سیروان بارزانی و هەم بەڕێز فازل میرانی بەڵێن ئێواندا بوو کە ڕازی ئەبن بە 15کە بەڵام دواتر سەرۆکی هەرێم بەڕێز کاک مەسعود بارزانی ڕازی نەبوو بۆی نوێیەکە بێ بە 15 ئێمە لە ڕێی کەناڵی جیاجیاوە هەوڵماندا پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ کاک مەسعود بکرێ بۆ ئەوەی ئەویش قەناعەت بکە کە نوێیەکە باش نییە 15کە لە قازانجی هەموو لایەکمانە بەڵام بەداخەوە ئەو قەناعەتە لای ئەوان دروست نەبوو بۆ ئەوەی 15کە بڕۆ ئەجینە من پێم وایە ئەوە ڕنگدانەوەی زۆر ئیجابیتری دەبوو لەسەر وەزعی سیاسی لە کوردستان بەڵام بۆ هەر لە وتارەدا جەنابەت پێت وایە پارتی دیموکراتی کوردستان دژی بەرژەوەندەکانی گەلی کووردە سەبارەت بەم نه من ڕەنگە لێکدانەوەکە وا بکرێ جینا من مەبەستمەوە نییە پارتی دژی بەرژەوەندەکانی کوردە مطلق نیە لەسەر ئەوەی من مەبەستەکەی من چییە من ئەڵێم ئەم بڕیارە کە وای کرد نۆیەکە نەبێ بە 15 لە ئەنجامدا زیان بە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان دەگەێنێ ئەمە جیایە لەوەی کە جەنابەت ئیشارەت پێدا جاگەر ئیجازە بدەیت من یەک ڕۆشنایی دەخەمە سەر ئەم حاڵەتە ئەویش بۆ بچنە سەر تەوەریکتر بەڵام باشە ئەویش ئەوەیە کە ئەگەر بوو باە بە 15 ئەندام ئەگەر کە نۆ بمێنێتەوە فەرقەکانی چییە؟ ئەگەر نۆ بێ نوێنەرایەتی لیستی عراقیە نوێنەرایەتی سەدرریەکە نوێنەرایەتی مەجلیسی ئاعلا وەکو خۆی ئەمێنێتەوە ئەگەر بش بێ بە 15 ئەوان هەر وەکو خۆیان ئەو نوێنەرایەتیان وەکو خۆی مێنێتەوە زیاد ناکە بۆیە قورسایی ئەم سێ لستە کە هەر سێ لستەکە لەگەڵ چارەسەری مادەی سەوچلانین هەرسێکیان لەگەڵ چارەسەری مادەی سەوچلانین ڕەنگە تاکوتەرە وەکو ئەفراتە بن بەڵام وەکو لیست لەگەڵ چارەسەری مادەی سەوچلانین و هەر پێیان وایە مادەی سەوچل هەندێکیان پێوە مادەی سەوچل ئەکسپایر بووە و ئیتر پێویست ناکە هیچتر باسی بکرێت اینجا ئەمە لەلایەکی تریش هەموو ئەو عەرەبە هاوردانەی لە ناوچەی کەرکووکن بە تایبەتی و لە ناوچە دابڕاوەکانی تریش یاسەر بە لیستی عراقیان یاسەر بە سەدرریەکانی یاسەر بە لیستی مەجلیسی ئەعلان بۆیە بەهێزی نوێنەرایەتی ئەو سێلایەنە لە ناو کۆمیسیۆنە من پێم وایە کاردانەوەی سلبی دەبێت لەسەر چارەسەری مادەی سەوچل من لەو خاڵەیە بەڵاگە بچینە سەر تەوەرێکی تر کاگڤڵ بۆ پێت وایە هەموو چارەسەرەکانی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا وابەستە دەکرێن بە هاتنەوەی تاڵەبانی ئێوە وەک فراکسیۆنی گۆڕان پێتان وایە هاتنەوەی سەر کۆمار هیوایەک دەبەخشێ بۆ چارەسەرکردنی کێشەکان من پێم وایە هاتنەوەی سەر کۆمار بەدڵنیای ڕۆڵێکی ئیجابیتری دەبێت لەوەی کە لێرە نەبێت و هۆکارێکی تریش ئەو هیوایی کە دروست کردو لای لایەنە سیاسیەکان ڕەنگە ئەوە بێ کە هەموو لایەنە سیاسیەکان ماندوو بوون لە
لە بەردەوامی ئەو ناکۆچیانە و ناکۆچیانە زەرری بە هەموویان گەیاندووە هیچیان قازانجیان نەکردووە چ لە ڕووی جەماوەریەوە قازانجیان نەکردو چ لە ڕووی بەشداریان لە حکومڕانیە لە شێوازی حکومڕانی لە ڕووی سەقامگیری ئاسایش و لە هەموو ڕوویەکانەوە لایەنەکان زەرریان کردو ئێستا چاوەڕێی ینی پێویستیان بەوەیە کە بڵێن ڕزگارکەرێک ڕزگاریان کە لەو ئەزمەی کە هەموو لایەکتەی کەوتووە اینجا ڕەنگە هاتنەوەی سەر و کۆمار یەکێک بێ لەو لایەنە هیوا بەخشانە بەڵام من لەگەڵەوەشدا ینی پێم وایە مام جەلال دەتوانێت دەوریی ئیجابی ببینێ بەڵام ڕەنگە کێشەکانی عێراق و لایەنە سیاسیەکان زۆر لەوە قورستر بن بە هاتنەوەی مام جەلال لە نێوان ئەم هاوکێشەدا بۆ زۆر جار ڕخنە لە بزودنەوەی گۆڕان دەکرێت یاخۆ فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق دەوترێت کە بێدەنگە هەڵوێستی نییە بەرامبەر بە چی بەرامبەر بە هەموو کێشەکان زۆر جار باس لەوە دەکرێت کە فراکسیۆنی گۆڕان بێدەنگ بۆ بەرامبەر بە کێشەکان پێت وایە ئەم ڕخنەیە تا چەند من پێم وایە ئەمە ڕخنەیە کە لە جێگەی خۆیدا نیە چونکە فراکسیۆنی گۆڕان بە ڕای زۆر لە لیستەکان بەڕای زۆر لە پەرلەمانتارانی ناو پەرلەمانی عێراقیش یەکێکە لە فراکسیۆنە زۆر کارە و چالاکەکان چالاکیەکانیشمان لە ناولیژنەکاندا هەیە چالاکیەکانمان لە ناو پەرلەمانە هەیە چالاکیەکانمان لە دەروی پەرلەمانیش هەیە کە ئەمە وای کردووە ئێمە لە زۆربەی جێرمە و کێشەکانە ڕامان هەبێ بۆ چوونمان هەبێ بەشداریمان هەبێ دەوترێت کێشە ناخۆیەکانی هەرێمی کوردستان کاریگەری هەیە ڕنگدانەوەی کاردانەوەکانی تەنانەت لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆنیش هەیە لە عێراق بابا ئەکید با من تخوا دوا بەشی ئەو وەڵامەم تەواو بکەم فراکسیۆنی گۆڕان هەمیشە ئامادە بووە بەشداری چارەسەری کێشەکان بکە بەڵام بەداخەوە ئەو کۆبوونەوانەی کە پێشتر کراون زۆرتر لە بینی چەند لیستێکی زۆر کەمدا بوون و لایەنەکانی تریان بەشدار نەکردووە بۆی بەشداری بکەن لە گفتوگۆکان لە دۆزینەوەی ڕێگە چارەسەر ئەجینا فراکسیۆنی گۆڕان هەر بۆ چارەسەری ئەزمەی لە عێراق هەیە بەرنامەیەکی زۆر تێر و تەسەلی هەیە و بە تەما بوو لە کاتی بەشداریدا لەو کۆنگرە نیشتیمانیە لەسەر بنچینەی ئەو بەرنامەیە نەکرد بە تەنیا فراکسیۆنی گۆڕان بە هاوکاری لەگەڵ لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن لەسەر ئەو بەرنامەیە کار بکەین و لەو کۆنگرە نیشتیمانەی کە بۆ چارەسەری کێشەکان ئەنجام دەدرێت ئێمە بۆ بەرنامەیە بەشداری چارەسەری کێشەکان کەواتە سەبارەت بە کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان تا چەند کاریگەری هەیە لەسەر هەڵوێستی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان یاخود فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق بە دڵنیایی ئەو تەبایەی کە لە کوردستانە دروستە بێ و ئاشتەوانی لە کوردستانەوە یەک ڕیزی لە کوردستانە دروست دەبێ ڕنگدانەوەی زۆر ئیجابی دەبێت لەسەر نوێنەرایەتی کورد لە بەغدا چونکە تا کێشەکان لە کوردستانە لە بینی لایەنەکان قوڵتر ببنەوە نوێنەرایەتەکەش لەوێ کێشەی زۆرتری دەبێت بۆ هاودەنجی چونکە ئێمە ڕاستە هەریەکەمان نوێنەری ناوچەیەکی نوێنەری خەڵکین بەڵام لە هەمان کاتیشدا هەریەکەمان نوێنەری لایەنێکی سیاسین ئەو لایەنە سیاسیە لە کوردستانە کێشیان لە بینی خۆیاندا هەبێ و نەگەنە چارەسەر یان نەکەونە ڕێگە چارەسەرێک بۆی ئاشتەوانی دروست بێ ڕنگدانەوەی سلبی لەسەر نوێنەرایەتەکەی بەخاشە بێت دەتوانین بڵێن لەبەر ئەوەی یەکڕێزی نیە لە هەرێمی کوردستان کێشە ناوخۆیەکان وایان کردووە کە لە بەغدا یەکڕێزی نەبێ ئێمە سەرباری ئەوەش سەرباری ئەم واقعشکە لە کوردستانە هەیە کە کێشەکان چارەسەر نەکراون ئەو یەکڕیزیە لە کوردستانان نییە و ڕنگدانەوەی لەسەر نوێنەرایەتی کورتەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لەگەڵ لایەنەکانی تر لەگەڵ هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی لەگەڵ لایەنەکانی ناوهای و پەیمانی کوردستانیش لەسەر هەموو ئەو مەسەلانەی کە پەیوەندیان بە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانەوە یەکدەنجین و بە یەک بڕیار دەچینە ناو هۆڵی پەرلەمانەوە لەسەر هەموو ئەوانە وەکو یەک دەنگە دەین ینی ئێمە شتێک لە بەرژەوەندی خەڵک بێ با ناکۆچیشمان لە کوردستان هەبێ ئێمە ناین لەسەر ئەساسی ڕەتفعل دەنگ بە دژی شتێک بدەین کە لە قازانجی خەڵکی کوردستانە نەخێر ئێمە لە ئەزمموی ڕابردوومانە لەسەر زۆربەی و شتانێک کە پەیوەنێت بە بەرژەوەندی خەڵکەوەیە بە قازانجی خەڵکی کوردستانەوە ئێمە هەر یەک دەنگ بووین تەنانەت لەسەر ئەو شتانش کە زۆر جار پێمان وایە لایەنە حیزبیەکان قازانجی زیاتری لێ دەکەن تا خەڵکی کوردستان بەڵام ئێمە بە دیدی ئایندەییمانەوە سەیری ئەو مەسلەیەمان کردووە هەر هاودەنگ بووین لەگەڵیانە مەسەرەن زۆر شت کە پەیوەندی بە گرێبەستە نەوتەکانەوەیە بە چارەسەری کێشەی نەوت و غازەوە هەیە تەنانەت لە زۆر مەسایلی تریوت کە پەیوەندی بە یاسای ئیتیساڵاتەوە هەیە ئێمە لەگەڵ ئەوانە کە تێبینی زۆرمان هەیە و ئەزانین زۆرتر بۆ قازانجی
هەندێک لایەنی حیزبی و سیاسی ئەگەڕێتەوە بە زمادەم قازانجی ئایندەی خەڵکی کوردستانی تێدا ئێمە یەکەڵوێز بووین. بەڵێ کاکە دوا پرسیارم تایبەتە بە یاسای لێبوردنی گشتی لە عێراق و پێدانی یاخود ئەگەری پێدانی دەستەی لێپرسینەوە دادوەری کە بە سونەکان کە پێشتر ناوی ئەو بوو دەستەی ڕیشەکێشکردنی بەعس پێت وایە دووبارە ئەم دوو پرسە ناکۆکی دروست دەبێتەوە و لایەنی کوردی لایەنە سیاسە کوردەکان لەکوێی ئەم کێشانە دەبن ئەگە دروست بێتەوە؟ ئەم دوو کێشەیە یا با بڵێن ئەم دوو یاسایە پەیوەندی زۆر ڕاستە و خۆیان بە کوردستانەوە نییە، بەڵام بە ناڕاستە و خۆ پەیوەندی زۆریان بە کوردستانەوەیە. ئەم دوو یاسایە پەیوەندی زۆریان بە لایەنە سیاسەکانی تری عێراقەوە هەیە و ئەو دوو لایەنش کە زۆر تێدا سوودمەند دەبن لیستی سەدرەکانن لەگەڵ لیستی عێراقیە. ئەم دوو لایەنە هەردوو لایەن قازانج لەو یاسایە ئەکەن، بە تایبەتی لە قازان لە یاسای لێبوردنی گشتی، لە یاسای ئەوەی لێپرسینەوە و دادپەروەریش کە ڕەنگە بدرێ بە یەکێکی لیستی عێراقیە، ئەوش لیستی عێراقی قازانجی زۆری لێ دەکاتەبان. بەڵام لە بەرامبەر ئەوەدا لایەنەکانی تری عێراقی وەکو دەوڵەتی یاسا، حیزبی فەزیلە، ڕێکخراوی بەدەر، تەنانەت مەجلیسی باڵای ئیسلامی، ئەمانە هەمووی ملاحەزاتی زۆر توندیان هەیە لەسەر ئەم یاسایە، چونکە ڕەتبوونی ئەم یاسایە بەو شێوازەی کە ئێستا هاتوۆتە پەرلەمانەوە ڕەنگە کێشەی زۆر بۆ ئاسایشی عێراق، کێشەی زۆر بۆ زۆر بە کورتی لایەنی کوردی لەکوێی ئەو کێشەیە دەبێت؟ زۆر بە کورتی دوا پرسیارمانە. ئێمە لەگەڵەوە داین یاسای لێبوردنی گشتی دەربکرێ و قازانجی ئەو خەڵکانەی تێدا بێ، ئەو خەڵکانە بگرێتەوە کە بە ناڕەوا و بە ناحەق گیراون و یا حکم دراون یا حکم نەدراون و بۆ ماوەیەکی زۆرە لە زیندانەکانی عێراقدان. ئەمانە مافی خۆیانە بەر ببن و بچنەوە ناو ماڵی منداڵی خۆیان و ژیانی ئاسایی خۆیان دەست پێ بکەنەوە. بەڵام ئێمە لەگەڵەوە دانین کەسێکە لە محکەمە حکم دراوە و تاوانبارە بە کوشتنی خەڵک، تاوانبارە بە دزینی سەروەت و سامانی خەڵک، ئەمانە حەقە سزای یاسایی خۆیان وەرگرن. خۆ لە مادەی 15 دەستورە هاتووە ئەڵێ ماف و ئازادی و ژیان ئەبێ بۆ هەموو خەڵکی ئەم وڵاتە دابین بکرێ، بەڵام نابێ ئەو ماف و ئازادی و ئاسایشەی خەڵک پێچەوانەی یاسا و بڕیارەکانی یاسا بێ. ئێمە لەگەڵ دەرچوونی ئەو یاسایەدان، بەڵام لە هەر کوێیەکە دژی بەرژەوەندەکانی خەڵک بوو، لە هەر بڕگەیەکە دژی ئەم حقوقە یاساییانە بوو، ئێمە لەگەڵ ئەو بڕگانە نابین، بەڵام بەگشتی لەگەڵ یاساکە دەبین. بەڵە زۆر سپاس بۆ هەواڵ کوێستانی ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان. سپاس بۆ ئامادەبوونیت. زۆر سپاس بۆ ئێوە. بەڕێزان سپاس بۆ تەماشاکردنی ئەوەش هەر لە خۆشی دابن. سپاس.